چون نناڵێ ئەو دڵی پڕ هەستی من چون لە ژنۆ ببنەوە دوو دەستی من چون نەناڵێ ئەو دڵم گەوتەیە بەرد لە بەردی بێتەوە دەنگی هەیە. ڕێبوارێکی ڕێگەی ڕەسەنایەتی هونەرە، باخەوانێکی دەسڕەنگین و قوتابخانەیەکی مەزنی هونەری گۆرانی کوردیە. لە سەرەتای مێرمنداڵیەوە لە مزگەوتی دارولئیحسان لە شاری سنە بە قورئان خوێندن دەست پێ دەکات. دواتر بەرەو دەریا فراوانەکەی هونەر پەل دەهاوێت و سات لە دوای سات هونەرەکەی باڵا دەکات. ئاوازەکانی سنووری سەڵوات ئاباد و شاری سنەیان تێپەڕاند. هەناسە پڕ لە ئیحساسەکەی بە سنوورە دەستکردەکانی کوردستاندا گوزەری کرد بە ئاوازەکانی ئەی ڕەفیقانی تەریقەت و غەمگین و دڵپەشێوم پەیامی عشق و ڕەسەنایەتی کوردی بڵاو کردەوە. ڕەفیقانی تەریقەت دەردی عەشقم چارەکەم یان بەجاری بمکوژن جەریگم بە خەنجەری پارەکەم بۆچە من سوچم چیای سەروی بوستانیرم بێقەباحەت لێم زەویری چاکەین سەفت هەبێ ڕۆژی جەژنە چاوەکانم موسمی ئازادیە. مامۆستا سەید عەلی ئەزغەری کوردستانی ئاشنایی کامڵی بووگە بە زوان هەورامی. بارحاڵ ئێمە لە گوندی سەڵەواتەوە شاری سنە خەریکین ئەردەڵانی قساکەین وەلێ سەید بە خاترەوەی شارەم کرد کە خەریکە هەورامیە خوێنێ ئەو کارگەلیە خوێندیگە بە زوانی هەورامی ئەوانەی کە خۆیان هەورامی چندانیشکن لەسەری قسەیان کردگە هیچ ئیرادیکیانتیانە دیگە یانێ نە لە بوارێ مەسەن لەهجە و نا ئەوەی کە حتا ئەداکردنی خۆب ئەمە فرە مهمە لەو سەردەما سید گەیگە بە کوێنە کە حتا توانیگە بە زوانە هەورامی بە شێوازێکی فەوق العادە شیرین و ڕەسەن بتوانێت بخوێنێ. ئەو مەقامەیە ئشارەم کرد پێ هومایونەکەم گەرکمە بەیتێکی هەروە بۆتان بخوێنم ئەمیش لەو کارگەلەسەیە لە خەومەتانە عەرزم کرد شعرەکە شعرێکە هەورامی تاوجێکە حافزە یاری بکەم بەیتێکی خوێنم بۆتان بەم شێوازە. سەختی گۆڕەفشاڕاخمە جرای مردنایی ئاڕان هەدەفمەوە بوو کە بێژم سەید فەوق العادە توانیگە خاص کارە هەورامیەکانیش ئیجرا بکات. عەلی ئەزغەر کوردستانی ناوی تەواوی عەلی ئەزغەر کوڕی سەید نزامەدینی کوڕی سەید جامی کوڕی سەید محەممەد جەواد کوڕی سەید ئیبراهیمە. لە ساڵی 1882 زاینی لە گوندی سەڵوات ئاوای شاری سنە لەدایک بووە. بەڕەچەڵک دەچێتەوە سەر بابا تاهیری هەمەدانی. لە ساڵی 1937 زاینی کۆچی دوایی کردووە و هەر لەوێ بە خاک سپێردراوە. مامۆستا سید کارێکی فارسیی ئیجرا کردگە کە لە مەقامە غەمەنگیزە هەران یاری کە دلداوڕەش دگەربی مداومەن ئاشقاونەش بیشتەربی بباید دل ئەزان دلبەر بریدەن ئەگەر حوسنەش زی یوسف بیشتەربی. ئەمە کارێکە بە ئێستا لە باپیری خۆی ئیجرای کردگە جا خۆی توانی شعری چی بووگە یعنی شعری چی وتکە هەر لەسەر ئەمەی بە ئێستا خۆمان پێڵین دووبەیتی کوردی چی وتکە لەسەر ئەمە کە عەزیزا دڵ برینداری جەفاتم
تەمایر مەرهەمی جەور و جەفاتم پس گەرەکم و ئیشارەکەم کە هەم توانیکە شعر بێژێ هەم توانیکە گۆرانی دابنێ هەم توانیکە بە زوان هەورامی قسە بکە یانێ ئەگەر دابنین ئایتم گەلێکە مامۆسا توانیە لە هەر کامێکە بە تەواوەتی کار بکە زۆرن بەڵام ئەوەی کە مەسەنەیمە ئایسە شارەزین لەسەری فقط لەسەر موسیقاکەی قسە کریاگە سەڵوات ئاباد ناونیشانی گوندێکی کوردەواریە گوندێک چریکەی ڕەسەنایەتی و هونەر ڕادەژەنێت هەموو سیماکانی سنە لە بواری شارستانی و کولتوری و ڕۆشنبیریەوە بە ئاخاوتن و ڕواڵەتەکانی ژیانی ئەم گوندەوە دەرکەوتوون تەنها 14 کیلومتر لە ناوەندی شارەوە دوورە نزیکەی 7,000 کەس دانیشتوانیەتی بیناسازی ئەم گوندە هەمان نەخش و دەستوری شاری سنەیە زۆرێک لە بەهرەمەند و خوێندەوارەکانی سەڵوەت ئاباد لە سنەدا خزمەتیان کردووە و پێگەی ئیداری و ناوەندە ڕۆشنبیری و زانستیەکانیان لەم شارەدا بەڕێوە بردووە جوانەکان لە ئاواییە سەنایە دەستیە دەفسازیمان هەست چاقوسازیمان هەست بعد سندوق چتمان هەست هەنگمان هەست یا هەرو زەمبور عەسەلە بعد قاڵی بافیمان هەست مۆڕداریمان هەست لە بەجیا لە سەنایە دەستی دامداریمان هەست زەراعیمان هەست مەشغوڵ بەم فعالیەتەنە سەڵاتەوە ئەکسەریەتی باغداریان هەسۆلێ بە شیوەی نییە کە کولێ دەرامەتیان لەبان زەراعەت باخات خۆیانەوە فراهەم بکەن ئەنواعی میوەجاتیان هەست ئەنگوریان هەست زەردالویان هەست ئالوبالویان هەست گردوویان هەست و باخات وەسیعیان هەستی دەرامەت و باسی جیا لە باسی دەرامەت بازی تەفریعی خۆشیانە مێژووی نیشتەجێبوون لەم گوندەدا بە حکایەتێکی عرفانی دەست پێ دەکات 400 ساڵ لەمەوبەر زستانێکی سارد سەیادەکانی گوندی چوان بۆ ڕاوشکار ڕوو لە شاخەکانی ئێرە دەکەن لە کاتی ڕاوکردندا ڕەشماڵێک دەبینن بەمبەستی پشودان لێی نزیک دەبنەوە دەبینن پیاوێکی ڕیش سپی و نورانی بە تەنها لەوێ نیشتەجێیە و خەریکی عیبادەت و عیرفانە پاش خۆناساندن داوای لێ دەکەن بچێت بۆ گوندەکەیان لەوێ بمێنێتەوە ئەویش بەوە ڕازی نابێت و پێشنیار بۆ ڕاوچیەکان دەکات گوندەکەیان بۆ لای ئەو بگوازنەوە ئەوانیش بەڵێنی ئەوەی پێدەدەن کە بەهار هات هەمویان کۆچ بۆ ئێرە بکەن و لەگەڵەودا بناغی گوندێکی نوێدا بڕێژن ئەو کەسەش بابا شەهابەدینی سەڵوەت ئابادیە و ئارامگەکەی لە گۆڕستانی ئاواییدا پارێزراوە سەڵواتەوە لە دوو تایفەی ئەسڵی کەژین بێ سەلیمە و سمایلە و سەیەکانیش ئیبراهیمیەکانیش کە ئەوان ئەساڵەتەن بروجردین و لە نەتەوەی بابا تایرە عوریانن بعدیش ئەو جۆرە کە من ژنەفتێمە باقیەکەیان لە خەڵکێ نەوتشە کە سوفی قاسم کە سەرسلسلەی سەڵواتی و قاسمیەکانە مشاوری باوەسە ئیبراهیم ئەوێت و بەو بۆنەو کە مەولانا لێرە نەخۆشەکە بێتەوە پێی خۆشە کە لێرا بێت و منتەقە سەرسەوزە تەرجیحا کە لێرە دانیشێ سۆفی قاسمیج مشاوریەوەی بەلایەوە دانیشێتەوە لێنە جەمعێت پەرەی پێ ئان و لێرە ماندگار ئەون و ئەمما مەولانا ئیبراهیم ئەساڵەتەن ئەسڵەن ئێرانی نییە خەڵکی کەشمیرە پاکستانە لە نەسڵی میر عەلی کەشمیری و چۆن ئێرە عەرزم کرد احترامی خاسیان نسبەت بەم هەست ئیشە فرەکەس خۆی بە مەنسەبی ئەم دانێت وەلی نا لە ئەساڵەتە کەشمیریە
ئەوڵ چەقوسازێکیش کە هاتە سەڵواتەوە من بووم من لە شارە شاگردیم کرد فێر بووم ئیتر هاتینەوە سەڵواتاوە خۆم کارگاگەم لێرە دانیە من لە ساڵ هەشتاویەکە و دایسە چەقوسازیەکەم بەر لەوە چەند ساڵی لای سوازای چەقوسازەوە بووم شاگردیم لای ئەوە کرد و لەوە فێر بووم لە ساڵ هەشتاویەکە ئیتر بەعنوان سواکاری دایسە خۆم مەشغوڵ بەکارم ئەم چەقوە مەواد ئەوڵێگە یەکێکی شاخە کەمە لە کوشتارگا جەمیەکەنەوە بۆمان ئێمە ئەچین ئەیتێرین تێخەکەیکی پۆڵاس پۆڵا و ئستیلیش ئستفادە هەکەین کە ژەنگ نایری وەلێ پۆڵا کارایی فرەترێکە کارایی فرەترێکە و فقط تەنیا مشکڵ ئەوەزە ژەنگ تێرێت وەلی لە نەزەر کاراییە و فرەعالیە ئستیلەکە کارایی کەمترێکە وەلی ژەنگ نایرێت جیاوازی ئەم کارە باقی شەقوسازەکانترا ئەوەسەکە ئەم حاڵەت سنەتیەکەی خۆی حفظ کردیە یعنی ئیسە شەقوسازل دریزە بە خاطر شرایطێک وە ئەم شاخە بۆی هەست تۆزی هەست لە فرەل جیال شلۆقا ناتان کارکەن مەجبورن دەسێت چەقوایەکان یان کرێسە یا پلاستیکە یا شیشە یا کاوچۆ ئالەوانە فرەتر استفادەکەن وەلی ئەم کار ئێمە هەر لە شاخەکە استفادەکەین و لە ئەوڵێکەوە لە شاخ دروست بووە تەهیەکردن شاخەکە ئێمە لە جنوبا تەهیەکەین لە جنوبا چۆن حیوان لێنە شاخدارە شاخی گەورەس لێنە لە کوشتارگاکانە جەمیەکەنە بۆمان ئەچین ئەیتێرین تێخەکەیکی ئستیل یا پۆڵا خۆمان بۆ فەنەر ماشین ئەچین هەل لە زایعاتیەکانە ئەچین تێرین وەلێ ئستیل یا نەوعی پۆڵایتر لە زەنجانەوە یا لە تارانەوە سپارەشین تێرن بۆمان ئەیتێرن بۆمان ئیتر شێواز دروستکردنەکەی ئێوەسە شاخەکە تێرین تیکە تیکەیەکەینەوە بعد بە عنازەی چەقوەکان بعد ئیتر گەرمای ئاین لەبەر گیرە و حاڵەتی پێین و حاڵەت دەسە چەقوەکە بگرێ تێخەکەیکی ئیتر حاڵەتینە ئاهەنگەریە لە کوورە چەکوشکاریەکەین حاڵەتی پێین بعد دروستیەکەین لە کوورە بعد لەبەر سەنگ و پەرداختیەکەین وە کارە فرەیچ ئیتر ئەوە یانە سماتەکاریە مەرحەلال فرێز چەقوسازی ئەمەیچە چەند بێ لەبەر تەونانە و ئەو وەختگەلە ئەی خوێن زەمانە ئەو جۆگە ئاوە بەرەو خوارەکی سێفێکی تێخەم بۆ لای یارەکی پشت مازە فەرمۆرد بەر ماسەیەکان چای بۆ نەخەڵمەت مەدرسەیەکان نەخشەی قاڵیەکەم ماسی دەرهەمە پرسک ماسی قەڵەمێکی بە بڕشت و ڕووناکبیرێکی پارێزگای کوردستانە لەدایکبووی سەڵوەتابادە و لە بنەماڵەی ساداتی ئەو گوندەیە لە تەمەنی خانەنشینیدایە و ئامادەکاری بۆ بەدیهێنانی خەونە تایبەتەکانی دەکات خۆشەویستیەکی زۆری بۆ کەلەپوری نەتەوەکەی هەیە و لەم ڕێگەیەوە ئامانجێتی کۆمەڵگەی کوردی بناسێنێت ئەو گەنجینەیەکی مەزنی لە کەلەپور و هونەری نەتەوەکەی کۆکردوتەوە و بناغی مۆزەیەک و کتابخانەیەکی گەورەی لە سەڵوەتاباد داڕشتووە. یادی بخیر قەلەم گفتاو که من شاه جهانم
مناڵگەلی ئیمڕۆ خوتگارگەلێکیان هەست کە قیمەتی هالەبان 50,000 تومان بە باڵاو. ئێمە بە مداد کە ئەمان نووسی زەمانە گوزەشتە مدادەکە کۆتا ئەوە و ئاهاتین ئابۆ جۆرە شێوێکمانە هاورد ئەمان پێچا پێ بۆ بتوانین بەێسڵا ئێدامەی بین تا ئاخرین بەێسڵا قسمەتگەر. ئەم جا قەڵەمیە یەکێ لە ئەشیایکە کە خدمەتێ فرێکی هەسەوەسە قەڵەم نیشەکانمان لە بانی دانیاگە ئیتر قەڵەم نیش و دەوات وەسیلەیەک بوون بۆ کتابەت و نووسین. بعد مۆرەکەبگەلێکە درست ئەو بە سوورەتێ تەبیعی و سنەتی لەناو ئەم شیشەگەلە ڕەنگە لە مختلفیان تەیار کرد بە ئەنووسی. من چۆن ئەهلە سەفەر بووم حەزمە کرد بە پژوهێش ئیطلاعات بەدەست بێرم هەر لە داخڵ ئێرانە موزە نەما عەلاقەم بوو چۆن موزە لە واقع جێ ئەشیا و ئایتمگەلێکە کە ئێمە بە گوزەشتە هەڵەگەڕنێتەوە. من بە ئاعتقادە خۆم گوزەشتە ڕیشەی ئایەندەست، یانێ تا ئینسان ئیطلاعی لە گوزەشتە نەوێ لە حاڵە ناتوانێ بەرنامەگەلێک بڕژنێ بۆ پیشبینیگەلی ئایەندەی. لێزا حتا لە سەفەرگەل خارجی شاکە بوومە ئەچوو موزەگەل مەدی، یعنی علاقەی وافرێکم بوو. ئەم وەسایلە کە جەم کردگەسە و لە واقع هەر وەسایلێکە لە ماڵ خۆمانە بووگە، یعنی وەسائلێکن کە لە هەرچێ ماڵێ خانەوادی کوردەواریە هەست کە من علاقەمان بووم نەمەهێش لە بەیم چێ ماگەسە و کولکسیۆنگەلێکی خۆم بە ئێسڵا جەماوەریمە کردە و ئەشیا لە زمانێکە کە بازدی دێکم بوو لە شماڵی ئێرانە موزەیەکم دی هین مهندس جهانگیری بوو شخصی بوو. ئەوە شاید نەقشی بوو لەوا کە من بە فکرەوە بگەیم کە بۆچە لە سنا من موزەیەک شخصی تاسیس نەکەم. لێرە هاوژینەکان پێکەوە کار دەکەن و دوورن لە نەریتە کۆمەڵایەتیە دواکەوتووەکان و بەهۆی نزیکیشیان لە شاری سنەوە کولتوری کرانەوەی ئەو شارەیان لەسرە و جیاوازی ژن و پیا و لە گۆڕێنیە. من ئەم شغڵە 22 ساڵەوەیە کە مەشغوڵم بەم کارمە. لە ئەوەڵەوە کە دەسم پێکرد شغڵەکەمان چادردوزی بوو. چادردوزی کەمێ جیاوازترە لە کارێک کیف دوزی ئەومانە. من بە تۆڕێ مستەقل 18 ساڵەوەی کە کامەڵەن مستەقل کارەکە ئەنجامیام. لە کنارێک کار چادردوزیەکە و مەشغوڵ بە کار کیف دۆزیم. کار کیف دۆزیەکەی شامل لە کار مەسەن کۆڵە پشتی کیفەلێکە مسافرەتیە مەسا کیف ئەبزارە. ئێمە بە سوورەت کارەکانمان بە سوورەتی عومدە ئەنجامی ئاین لە تیعدادبانە. بعد ئەم شغڵیشە کە من ئەنجامی ئام ئوستادکارم هەر باوکم بووە لە تەخەسوس و مەهارەتێک کە بەدەستماوەریە. ئەنێ لە کنارێک کارێک چادردوزیەکە و کیف دۆزیەکە لەوە فێربووم کە تا ئەم بەم مەرحەلە گەیم. پارچەکانمان ئەکسەرەن ئێرانیە، پارچە و ئەبزارێک کە بەسم بەکاریەوەین.
ئێمە لە ناو کارەکانمان ناتانین بیژینەوە ئێمە کاوەڕێ مەسەڵەن گیتار دروستەکەین سێتارە دەفە دایرەز ئەودا دیوانە بعد کۆڵە پشتی مەخصوص مەسەڵەن کوونەوەردی دروستەکەین کۆڵە پشتی مەزم بۆ مەدارس دروستەکەین ساک مسافرەتی جێ لیباس و ئەمانە کیف ئەبزار ئاڵاتە سەنعەتی ئێمە لەم زەمینە لەو فعالیەتەکەین. بعض وقت لە فرەخەستام لەسەر کارەوە چمە و بعض وقت لە واقعان هەمکاریم گەرەکە لە تەکما کارکات لە ناو ماڵەوە هاوکارم بێتەر وا من لە ناو شغڵەکەی هاوکاریمە هیچ هاوکار ماڵم بێت کۆمەک مەکات لە ناو کارە مێمانمان بێ کۆمەک مەکا کۆلەن نافرە تەداخۆلێکی نەوە لە ناو زندگیمە مشکڵێکی ئیجاد نەکرێت لە ناو زندگیمە زندگیم ڕەواڵ عادی خۆی هەست کار دوکان فەرقەکە کار ناو ماڵم فەرقەکە بەرنامە ڕێزیم کردە کۆلەن کار ناو ماڵم بە خۆی ئەنجامام کار دوکانیش تایمری مشەخەسم دانیا بۆ کار دوکانیش کار دوکان جیاوازە لە کار ماڵم کۆلەن تایمر کاری من باز وقت لە ئەنی کار ناو ماڵم کۆلەن ئەنجام بەم ئەم زووت مثلا ئاهێریش زووتر تێتە سەرکار من دێرتر تێ من کار ناو ماڵ ئەنجامام نەهار دروستەکەم بعدەن ئیتر ساعت دۆشتە دەتێم تا یەک کۆلە نەچمۆ بۆ ماڵ ساعت چواروشتە تێمە دووارە تا ساعت هەفتوشتە هەفتی چەچمۆ بۆ ماڵ کار دووارە شام بۆ ئەمانە ئەنجامام بعدەن ئیتر بازشەوە لە تێمە دووارە تا ساعت 11 12 شەو باز وەختەلچانە نایمەوە خەستە بم کۆلە نایمەوە. شاری سنە بە پایتەختی هونەر و ڕۆشنبیری ناسراوە جگەلەوەی چەندین کەڵە هونەرمەندی تێدا هەڵکەوتووە زۆرێک لە ئامێرە میوزیکیەکانیش لێرە دروست دەکرێن لە گوندی سەڵوەتابادیش کارگەیەکی دروستکردنی دەفکراوەتەوە و خزمەت بە هونەر و میوزیکی کوردستان دەکات. گیتار و ڤیۆلۆنەکەی لە چینەوە ئەمان هاورد هات لە شوونەوە کە ئەم تەحریمە لە شروع بوو بازار ئەوان بەسیە ئیتر سریک لە هاوکارەکانمان من کە خۆم لە کار دەفا بوو ئەوان شوعیان کرد بەکار دیوان و عود و لە شوونەوە گیتارسازی و ڤیۆلۆن ئەوانە کە واقعەن تەحریمە باعث بوو کە لە خارجە و سازنێت سازل لە ناو ئێرانە سازسازی ڕەونەق بگرێت ئایسە بیشترین سازە لە چه خارجیەکانی چه ئێرانیەکانی واقعەن لە ناو ئێرانە بە کەیفێت عالی دروستە بێت وەڵام لە دەفسازیەکە نزیک 7 نەفەر کارگەرمان بوو کارمانەکرد بەخۆمە 8 نەفەر وەلی متەئسفانە کۆرۆنا شروع بوو چۆن بیشتر دەفەکان کە دروستمان نەکرد فرۆش تورکیە و عێراقمان بوو ئەمان هەنات لە بورجی 11 9 کە مەرزەکان بەسیە بە خاطر کۆرۆنا ئیتر بازارمان خەفتێمێک وڵات دەف هەر لە کۆنە و کە زکر و دەوری شێو ئەوانە لە منتەقەی کوردستانە باوی بووە دەفیش هەر بە شکڵ ڕسمی لە زیکرەکان ئەستفادە کردیە قبلیش ئەوە فکرەکەمەوە
حاڵەتێ لە دەف بچکتر بۆ لەماناتە خۆمان ئەستفادیان لێ کردیا لە کۆنەوە بووە کاخۆن دروستەکەین ئاسا یارە گۆچان منتەقەخوانەوە دروستەکەین بۆ گیتارسازیش شتێمان دروست کردێ و فرێک لە کارەکانیمان ئەنجامدا بە زوی ئەوش ئینشاڵڵا ئەنجامین سێتاریشمان خەریک هەن دەست کارەکانی خەریک ئەنجامان کە ئەو کارە لە کولن سێتار و گیتاریش پێی ئیزافەکەین من جوز والله شنو نعم أو من بعد سەڵوەتاباد لە ڕووی ئیداریەوە بە گوند ناسراوە و بەڵام لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە لە شارۆچکەیەک گەورەترە هەموو سیماکانی شاریشی پێوە دیارە لە ڕووی هونەر و پیشەگەریەوە ناسراویەکی زۆری هەیە